ملك عمر مخابنی و هجمارک زیده ولاتین هریما کردستانی جکود بلمکی بر به ایتالیا و کوچیانا خوش دستان لر اوشا پنابران کوچبران لأوروپا کتیه براستی روشا گلک زحمت ده بسرویه که دشی اف رودن میوانی ما هیا و مجاریم دی بر فراتر ور بگرن زبیر مای سروکی کمالیا دوستایتیا کرد فرانسه جه تولوز فرانسه میوانی ما یا سلاو ریز بوده که زبیر دخوازم بزانبم یعنی تایبتی نها سال 2024 مها شش هلوست اوروپیان ولات اوروپیان برانبری کوچ برانبری پنابران چیه تایبتی جی گوش روجلاتان آویندیش خودی هلوست وان گلک خرابه يعني وضع أوروبا بخوا أوروبا كريزكا إيكونوميكا مازندايا وحتى يوفان ولاتا كريزكا سياسي دانا وقتی مثلا برختيني بري چند روجا وضع فرنسا وانتخابات فرنسا كا فرنسا دو هيزت تطراو يتشاب ويتراست تنطراوي تشاب وتنطراوي راست دي يتشمبراو بيش يعني أوروبا زور وضعي خرابة وشول لنا أبوريوي ديك شوي ايدي افشار اوكرانيا جالك جران تو سره هشتا روش بو روش خرابتر لیتید ايدي هاتن بو اوروبا خواكشتنا يعني خواكشتنا مروف روكا گوه خبدتا وان قچاقچیا مال خواه خانی خواه دبی عیال خواه بکت آن یه دیبابت خواه بکت و برای خبدتا ویر کمرن بهتا ویری جشنی سهنیک شیشتن آمان شیشتن دست نول يعني او شو انا برا اف كردي تبع السرخه قبيل كان اوروبا اگر الولد قبيل كان تكتي مشترى ودي قال حوالي وين باش تربيت از بيبا يل هشتا هكود بين اورا بس او بهارا يل هزلت صالت حفتيه وهشتيه ونوطيه في وقتی چون جاره اوروبا نه او اروپایی فرانسوی وقتیه نه المانیایی وقتیه یا دوی کردستان جی نه کردستانوی وقتیه مثلا وقت اماردین اینو دین برن بو چه ریک منه بو اما ممنون بو این هاتین بس که کردستان آباد و کردستان فرانسی جولیه اینو کردستان آزادی هایو کردستان هاتنوان بو ویره خود نه ودهنا فيري اسنوكا ترجمان مجتار عين وقتي دال محكمة ترجمان الرسمي بوار بك عندك كاسيتين 10 صالة الكل تولس وقلبي وبوري تجرن دو ورقنا بوار مطعمك الراجل تشولي بساط يورو هيبه بشي تسهنيك بەڵێ بەڕێز گەرەک و بەڕێزیشتان باستان کرد ئێستا وەکو ڕابردوونیە کە دۆخی ئەمنی لارەمی کوردستانە لە سەرەتای ئازادبوونی و پێشتری کە دۆخێکی خراپ بوو وەکو چۆن بوو بە نوکتەیەک جاران لە وڵاتانی ئەوروپایانوت کاتێک کوردەکە چێم بۆ چاوپێکەوتن لە ئەوروپاڵێن لە دوای بەرازیل لە سوورەکەەوە بۆمان باسکەوەنە باسکرا بوو لە ئەوروپا پێتان وانە ئێستاش ئەو هەموو نوێنەرایەتی وڵاتانی ئەوروپا لە هەرێمی کوردستانە هەمویان نەزانن دۆخی کوردستان چۆنە کەسە ڕەشتە لە شەر ژیانی نییە ئاوەدانی هەیە پێشکەوتن هەیە کارکردن و بازرگانی و وەبەرهێنان هەیە پێتان وانی ئەمە واکات کە وڵاتانی ئەوروپاش پێویست بۆ نەکا بڵێ کاتە کەسێک لە هەرێمی کوردستانەوە دێت لە خۆشی ژیانەوە هاتووە نەک لەوەی مەترسی لەسەر ژیانی بوو بێت بۆیە ئامادە نین وەری بگرن نەخێر ئامادە نین وەری بگرن دانن چوونە ئەوان دەزانڵی کوردستان چوونە ئەوان لەوێن هەمویان نوێنەرەکان هەیە لە ناحیەی ئازادیەوە ئازاد لەنا يعني حتى لە ناحیەی ئیشەوە يعني ئێستا ئەو ژیانەی ئەو ڕەفاهیەی لە هەولێر و لە دهوک و لە سولێمانیە بەخوا لێرە نییە ئەوە تەمەنم 3 ساڵە لە هەفتەیەک لە نێوان 7 تا 8 ساعت ئیش ئەەکەم کوڕی من 3 ساڵە
6 ساعات ئیش ئەکەت یعنی ژیانی ئێرە ئاسان نییە پاشان یعنی وەکو بە جەرامتان وتم بکوێ دێن آخر کوردستان ئێستا ئازادە ئەو ساڵی 1970 و 90 هاتوون مەسلەیەکی زۆر تەبیعی بوو لە مردن بوو بەدوانیان کیمیاوی و چەکی کیمیاوی و نانی ژاراوی و لە کەمپەکان ئەڵێم یعنی ئەو زوڵم و زۆرداریە ئێمە مەجبوور بووین بینە ئێرە بەڵام ئێستا خۆ کوردەکان بکوێ دێن بۆ وڵاتی خۆ ئاوەدان ناکەن بۆ ئیش ناکەن لە وڵاتی خۆ بۆ دێنە ئێرە لە مەطعەمەکان ئیش ئەکەن پاڵەتی ناسی ئەکەن بەڵام لە کوردستان ناکەن ئەوە کوردستان ئێستا کارکردێنیت لە نازانم هەموو وڵاتەکانی جیهان بۆ پاکردنی خەستەکان بۆ پاکردنی جادە و کۆڵانەکان بوو باشە بوو ئەو گەنجانە لە وڵاتی خۆی ئەو ئیش بەڵێ بله كيف زبير قردي سفقرم سر روشا أوروبا يعني نها تكرم كر قبقو كريزا آبوري هيا اشترى بيجم شرك لأوروبا هيا يعني كريزا كسياسي جي لأوروبا هيا راست جرين تندرو نها هي زوانج هردمي زيدة ترى يعني دخواسم بسانبم قبقو كريزا مزن حنا لأوروبا عجزية حري مزن الحنبري كي شيء دبي ويدمي ئەسپرسیۆرەتانە گەهشتم من قو قبقو كريز شيء دبي كريزا عبوري كريزا سياسي شيء دبي الولاتكي طيبتي لأوروبا وكا بارزمينجي لأوروبا عاجزي لحنبري چه آلي شيء دبي يعني بنابر كوچبر نأو آلي نكو عاجزي يكمل حنبري وان شيء دبي بري بيج دا كتيب بوو لەسەر دەنگدۆ سیهی مۆنگێ بجا ئەفتون ڕاواتەوە خفتن دگوتنە ژینکە کۆڕاش گوتێ تو چت کەیلڤێرێ هەرە مۆڵۆخوا خەڵکی عادی ینی کۆبرۆ بەڕۆدا تەقاعدە گوت بۆ ئەفە وڵاتێ منە گوتی ئەس فەڕەنسا وڵاتێ منە ئەس چی حەزکەم دێریکەم هەرە بە وڵاتێ خوا یعنی ئەس نکەل سەر شاشە تەلەڤیزیۆنە هەوە یا پیرۆز بێژم ندویرە پشتی 15 ئەم بهین ینی ئەسخوا ئێکشوانم من بڕیۆرە دۆی وەختی ئێک بێشتا من هەرە بە وڵاتی خوا دێک سەر بۆن تشتێمە هەی هەمیە فروشم و ئڵتەوەرەکە سوێر بێمە وڵاتی هەکە لۆیە ئۆبوری بیت وەزێ ئەوروپا بۆشتر نینەش کوردستانی هەکە لۆیە سیکوریتێ بیت ئەف شێوێ تایبەتی سەرۆکی فەڕەنسا سەر چیت و ئەف تهدیدێت ئەو پوتینیت کات و دێ تایارە فروشی تێ و دەردێت قد دير نبينا شرجي بكافيتا في يعني خلكي فيري بخاشي برافي كردستان ولاتي مايا وجنجت ماشي بلو شوفت خذا كان دي هنا فيري جون نينا فقيرية هجورية كنوبة تبخيراتي شوفي كريتوان كيتشيتوان او شو جرهن بطالب مليونويا نودنما بهت خافيري زماني بكات شني بهت خافيري فيشو جيانو فيري بكات شني يعني ونودني يعني فيزي نودني باور بكات نكا من بدهاد شيم بهوا بيجم يت 6 صالي و7 صالي و10 صالي يو ليبيا إقامة نودني طيبتي كردستان باشور نكا كردستان مش بصناعي ترى على بصناعي ترى بس كردستان باشور همین زانن یهو همون بله بس يعني شو متلمنين بەڵ بەڕێز مای کاتی زۆر باس لە جیاوازی نێوان ژیانی کوردستان و وڵاتانی ئەوروپا کرێت کاتێک ئەوانەی لە ئەوروپا ئاژین بە خەڵکی هەرێمی کوردستان ئەڵێن دۆخی ئەوروپا ناخۆشە ژیان قورسە وەکۆی کە بەڕێستان باست کرد من ئەمە پرسیاری من نیە ئەمە قسەی خەڵکە زۆر کات لە خەڵکی بیستم دڵنیام ڕەنگە سانە کەسانێکی لە ماڵەوە لە بینەرانی کوردستان سوچار ئەم قسەیە بکەن بڵێن کەوا بەم زەحمەتی باسی ژیانی ئەوروپاکەن بۆ ناگەڕێنەوە کوردستان قسەیەوە چێ من وەڵامەکەی ئەزانم بەڵام پێم خۆشە لە کەسی وەکو بەڕێستان کە لەوێژین و تەجروبەی ژیانتان هەیە لەوێ و سەردەمانێکە لەوێ ئەژین برز پرسیارێکی زۆر منطقیە من زبەیر مای ساڵی 1991 لە کەمپی ماردین بەڕەمی بردم خانم مەدام پیران چونکە تورکیا منی گرت سەدام حوسەین ئیمیای کردین ئەم پێشمەرگ
ئەنفال بووم تورکیەکان تا نان ژار خستە ناونا بە ئێمەیدا ئێمە لە مردن هیچ ڕێمان نەبوو تازێ هاتووینە ئێرە 91 زروفەکا وەکو ئێستا نەبوو کەوتوینە ئیش خانوو ماڵمان هەیە مارکتمان هەیە یعنی تا تازە کەوتینە ژیانی ئەم وڵاتە ئەوەی شێتات ئەگینە بە خوددا هەر بەیانیە کاتی هەر کوردستان و خەڵکی کورد و و برادران و پێشمەرگەی کاتی من و ئەوانە هەموو ئەوەندە خەریبی ئەوەیانەکەم یعنی لە وڵاتێکم ئێستا باسی خواکەم زۆر برادران ئەم ناسن هیچ مادی و ئەوە نیمە بەڵام یەک لێرە نییە چونکە بوو کاکە ئێمە وەکو ئەوان نین هیچی مشتەرەک نییە ئێستا خەریکم وەکو نووسینێک دەنووسم بەڵام چەند نووسین بەراورد ئەەکەم لە نێو ئێمە و کۆمەلگای ئێرە دوو قاڕەی جایە دوو قارەتی جایە 200 فەرق لە نێوانمان لەبەر ئەوە ئێمە تێکەوتین ئەگینە بە خوددا خوش نییە ئێرە بە خوددا لە گوتی مایە بم بەیانی هەل بەس بڕۆم سەرکانی مایێ ئاوێکی سارد بخۆم لە هەموو مەکان و وڵاتەکانی ئەوروپا خۆشترە بەڵام آخر ئێمە لە مایە نەبوو ئێمە کیمیاباران کردین تا ڕۆشتین ئەوان لە ئازادیدان حکومەتیان هەیە پەرلەمانیان هەیە پێشمەرگەیان هەیە پۆلیسیان هەیە من لەوێم هەموو ڕۆژی دێمە کوردستان دێم یعنی کاکە پاشان ئەو ڕۆژێک لە دهۆک بووم پێش 20 ڕۆژ دوو مانگ بە خوددا ڕۆژ دهۆک سووکی بازاری دهۆک هەموو گیرا بوو هەموو لە خەول خەڵکی دهۆک ئەو خەوە لێرە نییە وڵی ئەوەی ئیش دەکەت ئیتر تەواو سوسیال نامینێت ئەو پارەی دێت بە سوای بە دوای سوشالی فەڕەنسی دەگەڕیت ئەڵمانی دەگەڕیت ئەوە هەموو نامینی بەڵێ بەڕێز زوبێر مایی سەرۆکی کۆمەڵی دۆستایەتی فەڕەنسی کوردی سوپاس بۆ کاتێ بێمەتاندا